ڕەفرەندوم پێویستی بە کاراکردنەوەی پەرلەمان هەیە. ئێمە ئەگەر بمانەوێت ڕەفرەندۆمێکی سەرکەوتوو ئەنجام بدەین پێویستە سێشت بکەین. یەکەم، پەرلەمان کارا بکەینەوە. ڕەفرەندۆم بە سەقفێکی یاسایی و پەرلەمانێکی کارا زۆر سەرکەوتووتر و بەهێزتر دەبێت لەوەی کە بەبێ پەرلەمان بکرێت. ڕقم دوو، مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان زۆر گرنگە و ئاشتەوایی لە نێوان ماڵی کورد و کۆدەنگی نیشتیمانی بۆ سەرخستنی بین. مەسەلەی سێ، ئەمڕۆ ئێمە زۆر باسی ئەوە دەکەین کە بارودۆخی اقتصادیمان سەدادا، سەدا پازدە، سەدا بیست، سەدا بیست و پێنج بەرەو پێشچووە. ڕاستە؟ ئەگەر وایە دەبا سەدا پازدە، سەدا بیست، سەدادا موچەی خەڵکی زیاد کەی. پێم وایە زیادکردنی موچە بەو ئەندازەیە کە بارودۆخی اقتصادی بەرەو پێشچووە زۆر یارمەتیمان دەدا لە سەرخستنی پرۆسەی ڕەفرەندۆم. مەسەلەی سێیەم، بەداخەوە پرۆپاگەندە و داهینی ناحەزان وای کردووە کە خەڵک مەترسیەکی لا دروست بێت لە مەسەلەی ڕەفرەندۆم، وا تێگەیشتووە ڕەفرەندۆم یعنی شەڕ. بڕیاری ئێمە لە مەسەلەی ڕەفرەندۆم وتمانە شەڕ بژادەی ئێمە نییە لە هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی ئەنجامەکانی ڕەفرەندۆم. ئێمە دەمانەوێت ئەنجامەکانی ڕەفرەندۆم لە ڕێگای دیالۆگ چارەسەر بکەین و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان، سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان هەرچی زووە وەفدی جیاجیا ئامادە بکە بۆ ناردنی بۆ عێراق، بۆ گفتوگۆ لەگەڵ حیزبە عێراقیەکان، بۆ ناردنی بۆ لای وڵاتە عەرەبیەکان، وڵاتەکانی جیران، وڵاتانی ئەوروپی ڕوون کاتەوە کە ئێمە مەبەستمان شەڕ نیە، مەبەستمان ئاشتیە، مەبەستمان چارەسەرکردنی کێشەکانە، مەبەستمان ئەوەیە کە کورد جارێکی تر وەکو ئینسانی دەرەجە دوو سەیر نەکرێت.